ئازادکردنی شارێکی وەکو کەرکووک شتێکی ئاسان نییە، یعنی بەڕاستی لە خەیاڵەشێ لێتەوە بیرم تەبەری حەملەی دەست پێ کرد حکوومەتی عێراق. یەکەم حەملە لە ئیمام قاسم ئازادی ئیسلام بوو، هەر لەو ڕۆژە 5,000 کەس گیرا، لە نێویانە بەندەیەکێ بوو لەو کەسانە. ئێمەیان بردە ماسکەری تۆپزاوە تەبی بەچی ئەزانم 5,000 کەسە ئەو قاعەکانی تۆپزاوە خۆی قاعەی عسکەری 100 کەسە گرێ، ئێمە 998 کەس لە یەک قاعەیە بوو. چۆن ئەزانم ئەو ژمارەیە وایە؟ ئێمەیان دەرکرد وتی چێ خوێندەواری هەیە قەڵەمیان دابێ، ئەمان کەوتینە نووسی. من یەکێ بووم لەو کەسانی کە ناوی خۆمانمان دەنووسی. لیستەکەی من گەیشتە 330 و ئەوان دوو لیستەکەی تر مجموع گەیشتە 998 کەس ئێمە لە یەک قاعەیە بوو. يعني تر أما الظلم ظلمێکی بێ ئەندازەیە. یەکەم ڕۆژ 50 سەمونیان بۆ ئەو 1000 کەسە هێنا، من ئەوەندە سەمونم بەرکەوت. ڕۆژی دووەم نازانم چەندی قەسپیان هێنا، بەڵام من یەک لە تەقەسمم بەرکەوت، یعنی بە دوو ڕۆژ ئەو دوو ڕۆژە لەوێ بووی. سێەم ڕۆژ تەسبیرات دەستی پێ کرد بەرەو ئیفریت و ڕووماری و ئەمانە. یەکەم ڕۆژ ئەوەنە سەمون، دووەم ڕۆژ ئەمەنە هینتەوی گەنج و شیوانمان هەبوو سەڵەتە بوو، دوو لە وتان پێویستی بە توالێت بوو لە دەرگاکەیەدا. ئەوا دەستڕێژێکیان بەناو قاعەکەیە کرد، هەر لەوێ کەسێ شەهید و سێ کەسی ژوورید دابوو. ئیتر ئەو وردەکاریە بەڕاستی پێویستە ئێمە بینووسینەوە. مەسەلەن سەفەرێ من باسی ئەوە کرد، گەنجێ لێرە دانیشتوتی کاکە شتیوان چۆنە بێ؟ ئێوتم وەڵڵاهی کاکە شایەت حاڵ من خۆم بینیومە. من عسکەر بووم لە کوێت هاتوومەوە، باوکم عسکەری تەقاوت بوو، مامەکەم ئەسیر بوو لە ئێران هاتووە، 8 ساڵ بوو ئەسیر بوو. وتی کاکە من ئەسیر بووم. وتی یا بەفەت 5 دقایق و هەستە ترجع 5 دقایقەکە خۆمان لە تۆپزاوە بینیەوە. یعنی ئەو یادگاریانە ضروریە بنووسێتەوە بۆ ئەوی بزانین یعنی ئەم خەڵک بە ناحەق یاخی نابێت، شۆڕش ناکە، ئەم دەوڵەتە ستەمکارە، زاڵمە، ئیسەشی تێدا بێت. یعنی بە ڕێزان ئێستا دەوڵەتی عێراق مووسڵ کەوتە دەستی داعش. هەندێک لە فەرمانبەران مووسڵیان بەجێ هێشت، لە ماڵی خۆیان دانیشتبوو 3 ساڵ موچەکەیان بۆ هات، ئافرێتیان بێ حەقی خۆیانە، دەوڵەت نەیتوانیوە شارەکەیان پارێزێ، گوناحی ئەو نییە. ئەوەی لە مووسڵیش بوو پارەکەی ئەچوو بۆ لای بۆ ئەوێ، داعش هەندێکیە جێڕایەوە باقیەکەیدا. ئێخێ دەتۆم بووچەی فەرمانبەری کوردستان نادەی؟ ئەمە زۆڵمە زۆڵم. وەڵا ئەمڕۆ قایمەت وایە، ئەمڕۆ نازانم لیستەکەت وایە، کاکە بە هەوڵێتت ناخوێنێتەوە، ناتوانێت چینیات بەسەراکە، ناتوانێت دەبابەت بۆ بنێریت، ئەچەوسێنێتەوە بە نەوعیچکە بۆ شێوەیە کە ئەتوانێت. مامۆستا وشاری جەنابتە